حقیقەتەن من سەرەتای نووسین کە دەستم پێ کرد لە چاوەڕوانی وا بووم تەنیا بتوانم لە تەمەنما یەک دوو کتێبێکم هەبێ ئەویش بە وەرگێڕان پێشکەشیکەم بەڵام تر دیار بوو خوای گەورە کار ئاسانی کرد کۆمەڵی هۆکار بوو ناهۆی ئەوە یەکێک لەوانە ئەو شاڵاوە زۆرەی کە ئەکرایە سەر موسڵمانان و منیش خۆم بە بەشێک لە موسڵمانە نەزانی ئەمە وای لێ کردم خەو لە چاوم بزڕێ بتوانم بە بەردەوام ماندووبوونێکی زیاتر خەرجکەم دوو هەمیش کۆمەڵێکی زۆر مامۆستا و کەسانی دڵسۆزتوانیان پاڵپشتوهان دەرم بن الحەمدوللا توانیم درێژەی پێ بە بەرهەمەکانت پێم وایە وەرگێڕانەکان 25 بەرهەمەوە بەرهەمی نووسینی خۆشت 15 بەرهەمە هەمووشی لە بابەتی فکری و پەروەردەیی و بانخوازی ئیسلامین گرنگترینیان تازەترینیان ئەوانە چین و پەیامە چی هەیە بۆ گەنجانی ڕەنگە شتێک لە ناخی خۆیانە دۆزی بێتانەوە لە نووسین بەڵام نەکەونە سەر سکەی نووسین و کۆکردنەوە و وەرگێڕان و ئەمانە حەزەکەم سەرەتا وەڵامی پرسیاری دووەم بدەمەوە کە فەرمووت یەکی لە مشکلەکانی ئێمە گەنج لەم وڵاتە ئەوەیە کە هەمیشە خۆمان بە پاشکۆ ئەزانین و ئەزانین شتێک ئەگەر پێشتر نەکرابێ دەستی بۆ نەبرابێ ئێمە ناتوانین نزیکی بینەوە و ئەزانین ئەگەر ئێمە دەست بۆ شتێک بەرین یەکەم جاری بێ کە یا شکستێنین هەمیشەش لە شکستە ترسین دەوروبەریش دەستبارمان نابن بۆیە من پێشنیارم بۆ هەر گەنجێکی ئەم وڵات ئەوەیە وزەیەکی زۆری شاراوە لە ناو گەنجانی وڵاتی ئێمە هەیە کە ئەکرێ ئەم وزە شاراوەیە هەر گەنجێک لە هەر کاتێکە تەنیا ئەوەندە هەیە دەستی بۆ بەرەو نەترسێ ناوی خوای لێ بێنێ یعنی من کە پرۆژەی ناسینی هاوڵانم دەست پێ کرد چوومە لای کۆمەڵە کەسایەتی و کۆمەڵە مامۆستا زۆرێکیان مبەڕیریان بۆ وەستانم لەو پرۆژە ئەوە بوو کە ئەیانوت ئەم بابەتە پێشتر نەکراوە ینی لە سەدەی هاوچەرخە هیچ کەس دەستی بۆ نەبردووە ئەمە بابەتێکی مەترسیدارە ئەمە بەردی گەورە نیشانەی نەوەشاندنیەتی نابێت دەستی بۆ بەریت لەبەر ئەوە کە ئەم قسەیان کرد ینی وایە نەکرد ئینسان پاشەکشە بکە بوەستێ بەڵام بیرم لێ کردەوە من خوایەکم هەیە پشتم پێ بەستووە و منیش مرۆڤێکم و ئەوانش کە ئەم ئیشانەیان کردووە وەکو ئێمە مرۆڤ بوون دەستم پێ کرد و سوپاس بۆ خوای گەورە لە ماوەی 5 ساڵە تەواوم کرد هەنی گەنجانیش هەمویان ئەتوانن دڵنیا بن لەوەی ئەوەی کە جەناوت بە بڤەیە ئەزانی لێ ئەترسی و بە قورسی ئەزانی تەنیا پشت بەخوا بەسە دەستی پێ بکە ئەتوانی